لە کتێبی بۆ مێژوودا هاتووە کە هەرچەندە لە یەکلاییکردنەوەی کێشەی ویلایەتی مووسڵدا گەلی کوردستان پشتیوانی لە نەتەوەی عەرەب کرد و هاوکار بوو لە دامەزراندنی دەوڵەتێک بە ناوی عێراقەوە، بەڵام نەتەوەی عەرەب ئەم چاکەی گەلی کوردستانی لەبەرچاو نەما و زوو لە بیری کرد. لەم بارەیەوە کتێبەکە زۆر ڕاستی مێژوویی بیر دەخاتەوە. لە ڕاستیە ئێمە وەکو کورد زۆر پیاویستمان بە تۆمارکردنی مێژوو هەیە. مێژوومان زۆرە و ڕووداوی زۆریش هەیە لە مێژوومانە، بەڵام هەتاوەکو ئێستا وەکو پێویست زۆر ینی مێژوو نەنووسراوەتەوە و زۆر بۆشایی و فەراغ هەیە لە ناو مێژوومانە. بۆیە گرنگە بەڕاستی کاتێکە سەرکردەیەک خۆی لە ژیان و تەمەنی خۆیە بە واقعی ئەو شتانەی کە ڕووی داوە و ئەو شتانەی کە ئەو لە ناویا بووە و ئەو شتانەی کە ئەو ئاگاداری ئەو بەڵگەیە ئاگاداری ئەو ڕووداوە بووە بۆمان ئەگێڕێتەوە. ئەمە خەرمانی مێژووی کورد بەڕاستی دەوڵەمەند ئەکات. کتێبەکە پێشەچێکی پێداوە، لە پێشەچێکە سەردێکی مێژووی دەکا کە کوردی دەکەمەوە لە سێ بەش. یەکەمیان باز لە خەبات و تێکۆشانی گەلی کوردستان دەکە هەر لە زمانی لە سەردەمی هەردوو ئیمپراتۆرەتی عوسمانی و سەفەوی تا دەگاتە ڕۆژگاری ئەوڕۆمان. لە خاڵێشتر باز لە ئەو هەموو زولم و زۆرداری و ستەمەی کە لە گەلی کوردستان کراوە بە درێژایی مێژوو بە ڕاشکاوی بە دوور و درێژی باسی کردو بە خاڵی سێم باسی لەو هەموو ناحەقیانە کردیە، ئەو ناحەقیانەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر گەلی کوردستان کردویان. لە ڕاستیە بە درێژایی تەمەنی دەوڵەتی عێراق تا ئێستا قەیرانی دەوڵەتی عێراقەیە، بۆیە کتێبەکە جەختکردنەوە لەگەر دەسەر بەردەوامبوونی قەیرانی دەوڵەتی عێراق و بابەتی نوێ هەیە لەم قەیرانە. ئەگەر لە ڕابردووە مەسەلەی گەلی کوردستان تەنها لەگەڵ ڕژێمە سیاسیەکان بووە، ئێستا بەهۆی دابەژوونی تایفەگەری بوونی ئیسلامی سیاسی شیوعە و سونە و بوونی عەقڵێتی شۆڤینێتی عەرەبی و تایفەگەری مەزهەبی وای کردووە ڕای گشتی دشت بە گەلی کوردستان تیار بکرێت تا ئەو ڕادەیە کە هەر لایەنێکی سیاسی وا بزانێ ئەگەر دیفاع لە قەزیەی کورد بکان ڕەسیدی دابەزێت. خوێندنەوەی من بۆ ئەو کتێبە لە بەرگەوە بۆ بەرگە ئەو کتێبم خوێندوتەوە کۆمەڵێک نمونەی مێژووی بەرزی تێدایە کە ئەوە دەسەلمێنێت نووسەر قاڵبووی مێژووەوە کارکتەری سەرەکی ڕووداوەکانە. بۆ نمونە کاتێک باس لە ئەڵمانیای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دەکات چۆن دیواری بەرلین ڕووخا، یاخود باس لە چیکۆسلۆڤاکیای دەکات دواتر کو دەبنە دوو وڵاتی سەربەخۆ. ئەو نمونەی بۆ ئەوە هێناوتەوە هەر کۆمەڵە نەتەوەیەک ئەگەر بە زۆری بەیەکەوە بلکێنرێن ڕۆژێک هەردادێ سەربەخۆ بن و جیا ببنەوە، پێچەوانەکەشی بە هەمان شێوە. بارزانی دەڵێ پێویستە حەقیقەتی پێشمەرگە و واقعی سیاسی لە کوردستان کە پێشمەرگە ئەم سیمبولە گەورەیە و داعشی تێکشکان بۆ نەوەکان بگوازرێتەوە. گواستنەوە بۆ نەوەکان واتە نووسینەوە، واتە دەق، واتە پەیف، واتە مێژوو، واتە دەستا و دەستکردنی قۆناغ لە نەوەیەکەوە بۆ نەوەیشتە لە ڕێگای وشەوە، لە ڕێگای نووسینی مێژووەوە. ئێمە پتر لەوە بگەین بارودۆخی ئێمە چەندە سەختە. ئەو تەقسیمێک کە بەر لە 100 ساڵ کرا تەقسیمێکی چەند زاڵمانەیە و هەتا بەلای منەوە گرنگە ئەوەی کە بگەڕێنەوە ئەو تەقسیمە بۆچی کراوە تاوەکو ئێستاکە لە کوردستان ئێمە زۆر خۆمان بەوە ماندوو ناکەین هۆکارەکان چی بوون. سەرۆک بارزانی باس لەوەکە کە ئیستعماری ئینگلیز کاتێ هاتە عێراق بڕیاری قاتعیان هەبوو کە نابێت کورد هیچی هەبێت و لە پرۆسەی دروستکردنی دەوڵەتی عێراقیشدا کوردیان نەکردە شەریک بە پێچەوانەوە خەریکی سەرکوتکردنی کورد بوون لە شۆڕشی شێخ مەحموود و شۆڕشی بارزان، چونکە دوو شۆڕش لە کوردستان لەو کاتدا هەبوو. لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقی باس لەوە دەکات کە لە ساڵی 25 کاتێک کە کێشەی مووسڵ ڕوودەدات کوردەکان دەنگ بەوە دەدەن بمێنێنەوە لەگەڵ عێراق و باشووری کوردستان لە بەردەستی تورکیا ڕزگار دەکەن. ئاماژە بۆ دەکە ئایا عەرەب ئەوەی لە بیرما
ئەوانە هەمووی ئاماژە و نمونەی مێژووی گرنگن. بەڕاستی ئەدرسەکەی پڕ بە پیسێتی بۆ مێژوو نووسیتی شتێکی نووسیوە کە خۆی پێدا تێپەڕیوە و تێدا ژیاوە هەر لە دەستپێکی شۆرشی ئەیلول کە لە ساڵی 1960ەوە 11 ئەیلولی ساڵی 1960 دەستی پێکرد تا کۆتاییەکەی جەنابی لە ناو وەزعەکاندا بوو. سەرۆک بارزانی لە نووسینەکەیدا پێمان دەڵێت کە ئەم کتێبە بە ئیدراکێکی مێژوویی وردەوە نووسراوە. اینجا گرنگە لە ڕووی مێژوویەوە لەبەرەوەی بەڕاستی پانۆڕامایی نووسراوە واتە زەمەنەکانی ڕەچاو کردووە. گرنگە لە ڕووی مێژوویەوە چونکە پڕە لە ناو، پڕە لە کەسایەتی، پڕە لە بەڵگا، پڕە لە دەق، پڕە لە ڕاگەیاندرا و پڕە لە مێژوو، پڕە لە وردبینی کە ئەمانە بۆ خۆی دەمان خاتە ناو مێژوو. خوێنەر دەخاتە ناو مێژوو ناو داتا ناو ئەرقامەکان. خۆلێکەوە گەلێک گرنگ ئەس بینم وەکی بژێتە هەموو کتێبێدا تێ دیار بینێ کورد داخوازە چ بکەن لایەنێ دیترێ ئەم في حالەتیدا بەحسا عێراقێتگین لە یەک مهرێ ئەهنیا کورداتن تۆ جداخوازی تا دفێت تۆ وەکی بێژێتش عێراقێ بی ئەوانەیە گە شێخ عەبدولسەلام بارزانی هاتکردنێ وەکوت پەرتوکێدا هاتیس ئەنێ چەند داخوازێکێت نەتەوەییت گەلێک بەسیط شێخ عەبدولسەلامی پێشەمیاوە ئیمزا کردی بۆ سوڵتاتت عوثمانی بلنگرین ئەف داخوازێت هەنێت بەسیط وی وەختیدا سەر ئەساسی ئەوە جداخوازیە. کتێبەکە بەباشی باسی لەو هەوڵانە کردووە کە شێخ عەبدولسەلام داوێتی باسی لە بارزانی کردووە باسی لە شێخ مەحموود کردووە. کتێبەکە بۆ باسکردن لەو ڕووداوانی پێشوو ئەوەی کە لە سنووری باشووری کوردستانە بەڕاستی کارێکی و پڕوردەکاری و بە پێی بەڵگەنامەش هێناوێتی کە کارێکی جێگەی دەستخۆشیە. سەردێکی مێژوویی منطقی کورت و پوختە بۆ ڕووداوەکان بە شێوەیەکی گشتی و هەروەها لەلایەنە شەرعی قانونیەکەوە کە دۆکومنتێکە یاخود دۆکومنتێکی مێژوویە کە ئێمە میلەتی کورد میلەتێکی حەقی خۆمان هەیە سربەخۆ بین. حقیقەتێک لەم کتێبە دەرەکەوێت بەداخەوانەیە لە ناو عێراقا ئەمە یعنی تا ئێستا نەگەشتونەتە ئەو قەناعەتە ئەو حقیقەتە مێژوویەی کە کورد پێش داگیرکردنی ئینگلیز داوای مافی خۆیانیان کردووە. لە ناو ئەم کتێبەدا باسی داگیرکردنی ئینگلیزی ئەبینین تایە کە هاتوونەتە کوردستانەوە و چۆن وردە وردە لەگەڵ هاوپەیمانەکانی ئەو سەردەمە فەڕەنسا و ئینگلتەرا و چەند دەوڵەتێکی تر هەوڵیان داوە لەگەڵ عوسمانێکە دەسەڵاتی عوسمانیەکانە کوردستان دابەشکرێ بۆ 4 بەشەوانێ. بەداخەوانیە ویلایەتی مووسڵیش بە شێوەیەک لە کێنرا بە عێراقەوە کە ئەمە حەقێکی شەرعی میلەتی کورد بوو کە لە پەیمانی سێڤەرە گۆڕا بۆ لۆزان ئەو حەقای کە بۆ میلەتی کورد ئەبینین لێرەدا پێشێریان کرد. هەندێک لەو حەقەتانەی کە لە ناو ئەو کتێبە هەبووە ڕەنگە من نەمبیست بێت ئەگەر من نەمبیست بێت ئەبێ نەوەکانی دوای من چۆن بیبیستن کێ بیگێڕێتەوە بۆ نەوەکانی دواترمان. سەرۆک بارزانی لە لاپەڕە 16 کتێبەکەیدا نووسیوێتی لە ئەنجامی سیاسەتی چەوت بەرامبەر بە مافەکانی گەلی کوردستان ململانەیەکی دوور و درێژ هاتۆتەکایەوە کە تایدا نە حکوومەتەکان توانیان گەلی کوردستان لە ناوبەرن و نە کوردیش توانی ئەو ڕژێمانە بڕوخێنێ. لەمەدا زەرمەندی سەرەکی گەلانی ناوچەکە و ئاشتی و سەقامگیری بووە و خوێنێکی زۆر ڕژە. ئەم واقعان ناتەندروستە پێمان دەڵێ دەبێ هەردوولا بە خۆیاندا بچنەوە لە بری شەڕ و نکۆلیکاری بیر لە چارەسەری دموکراتی و ئاشتیانە بکەن. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ تاریخ بەڕاستی جەنابی سەرۆک بە جوانی لە مەسەلەکە گەیشتووە چونکە ئێمە باشتر لەوە باش گەیشتوین کەوا شۆڤێنێتی عەرەب لە ناو خۆیانە خاوەنی عەهد و پەیمان و سوڵح و ئەم شتانە نین و هەموو ژیانیان هەموو مێژوویان پڕێتی لە پەیمان شتێنی تەنانەت بەرامبەر بە یەکتری تەنانەت بەرامبەر بە
زلهێزەکان کە عەرەبەکان لەگەڵ زلهێزەکانە پەیمانە بەستن. کتێبە بۆ مێژوو کتێبەکە گەلک گەلک کە ئەستکارم بێژمەتە یەجێ خۆدایە یەجێ خۆدایە بوو چی؟ چونکە ئەوەل جار ئێش و ئازارت ملەتی دیارکرین تەسەلسولەکەم تکارین بێژینە مێژووی یا دوێژی ئەف تەسەلسولە مێژووی پێداهاتی ئەف زنجیرە مێژوویە پێداهاتی پەلگەنامای پێداهاتی نە هەما گوتنەکە و gelek جار هەندێک کەس دەبێژن و گوتنەکە دەبێشتان مێژووانێک دێ شتێکی نەویست و هەندێک کەسی باوەری پێینی دەژی نۆکە ئیرۆکە ئەت مێژوێدا بۆمە پەلگەنامە دەبێتن ئەگەر هاتووتە هەر گوتنەکە کرد ئاژی تە نویسی ئەگەر پەلگەنامەتە تێدا نەبێت ڕاستی جێباوریە لێ کێم دەبێت زۆربەی هەرە زۆری وێزگە گرنگەکانی بزوتنەوە و شۆڕ شوڕاپەڕینەکانی کورد ئەگەر سیر بکەین لە 100 ساڵی ڕابردوودا هەر بۆ نمونە لە شۆڕشی ئەیلول ئەگەر سیر بکەین تەنانەت بۆ تاقە جارێکیش کورد دانوستانی ڕەت نەکردوتەوە یعنی هاتووە لەگەڵ حکوومەت و لەگەر دەسەڵاتدارانی عراقی دانوستانی کردووە ئەوە دەگەێنێت کە کورد پیادەی مافەکانی خۆی کردی یاخود کورد داوای مافی ڕەوای خۆی کردیە و ئەو کتێبە بەڕوونی پێمان دەڵێ کە دەسەڵاتدارانی سەردەستەی عراقی هەموو کات ڕێککەوتنەکانیان پێشێل کردووە ئەوی بەلای منۆ زۆر گرنگە کە ئاماژەی پێدەکات کە بە بەڵگەوە دەهێنێتەوە کە تعریب بە عەرەبکردنی هەرێمی کوردستان تەنیا پەیوەندی بە ڕژێمی بەعسەوە نیە بەڵکو ڕوبەرێکی مێژووی فراوانتری هەیە لە ڕابردوودا کە باسیەوە دەکات لە سەدەی 19 ئەو کات با بڵێن والی مەتحەت کە دەستی کردو بە پرۆسی بە عەرەبکردنی کوردستان لە سنووری کفری و کەلار و زرباتی هەتا دێ سەرەوە چەندین هۆزی عەرەبی جێگیر کردو دوزار بەرە و دەشتی مەخمور و دەشتی مووسڵ و سنووری بادینانی شاتووە و دەکاتە چێکردن عەبدولسەلام بارزانی ئەوە gelek بۆ من خۆش بوو و گەل ئاترانیک پاشا ماشمعون سال 1914 ئیشراژان چنە تبریزێدا مندوبێ ڕووسە قەیساریە بینن دا بژنین مەدوێت ئەم دەولەتەکە فدرالی چێکەین ئەم هەرسێ پێک هاتە پێک و ئەوە تشتێکی gelek مهم بوو یعنی هەنگێ رؤيا بارزاني او هر سپیک و با پیکاتا که هر سپیک و دولت که چیکن فدرالی افروج نفسی تذكرين الكردستان اهتمام و پیکاتا يعني پشتی صد و چند سال جه هر افتشته برداومی تذكرين زیاتر لە 100 ساڵ بەر لە ئێستا کە کۆبوونەوەیەک دەکرێت لە ماڵی شێخ نووری بریفکانی بە ئامادەبوونی کۆمەڵێک سەرە و عشیرەت و کۆمەڵێک ڕەمزی سیاسی و لە ناویشاندا شێخ عەبدولسەلام بارزانی ڕەحمەتی ئەوەی بەلای منەوە گرنگە لەو کۆبوونەوەیەدا یادداشتیشیان بۆ کاتی عوسمانیەکان نووسیەوە داوای ئەوە دەکەن کە خوێندن و نووسرا و بە زمانی کوردی بێ لە هەرێمی کوردستان واتە لێرەدا بۆ منی خوێنەر گرنگی زمان لێرەدا بە دیار دەکەوێت کە ئەو کات کە زمان بربڕی پشتی نەتەوەیە بربڕی پشتی نەتەوەیە بۆ یان با بڵێن ژێرخانێکی پتەوە بۆ هەموو نەتەوەیەک واتە زۆر گرنگە و زیاتر لە 100 ساڵ بەر لە ئێستا بیر لەوە بکەوێت کە خوێندن بە زمانی کوردی بێت. عەقڵە شۆڤێنیەکانی بەغداد لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا بە بۆمبی ناپاڵم و فسفۆر گەلی کوردستان قەتڵ و عام دەکەن بەوەشەوە نەوەستان کوردیان لەسەر خاچی خۆیان هەڵتەکاند و جەنۆسایدیان کرد و تا دوجار لە ئاداری 1991دا گەلی کوردستان ڕاپەڕینی بەرپا کرد و بۆ ماوەی 12 ساڵ دوور لە ڕژێمی ناوەندی بەغدا لە هەرێمی کوردستاندا خۆی بەڕێوە برد. لە بەشی دووەمی کتێبەکەی هاتووتە سەر قۆناغی پێش ڕوخانی ڕژێم و دوای ڕوخانی ڕژێم کە لە کۆنگرێ ئۆپۆزیسیۆنی عێراقی لە لەندەن کە لە ناوەڕاستی کانونی یەکەمی 2002 بەسترا کۆمەڵک پرنسیبی ئیقرار کرد لەوانە عێراقی نوێ عێراقی شەراکەت و تەوافق و تەوازن دەبی و هەروەها ئەوەندێک کە پەیوەندی بە کوردستانی شێوە هەبوو ئیقراری فیدرالی کە لەلایەن پەرلەمانی کوردستان و ئیقراری کرد دەبایە لە داڕشتنی دەستوری عێراقی ئەو مەسەلان هەموو ڕەگ بداتەوە. هەر لە سەرەتاوە هەستکرا کە ئەوان هەستمان کرد کە ئەوان
وەکو لە کتێبەکە زۆر بە وازحی ئیشارە پێدراوە هەوڵیاندا کە مەسەلەی فیدرالیەت لەوێ بچووکەنەوە. من شانازی بە خۆمەوە دەکەم شانازی بەوە دەکەم کە جەنابی سەرۆک لەو کتێبەدا باسی ڕۆلی منی کردووە. من وەکو نوێنەری گەلی تورکمان لەو شاندا لەگەڵ هەموو ئەو لایەنانەی لایەنە سیاسیەکانی عێراق کۆبوونەوەمان ئەنجامدا یەکە بە یەکە و محاولەی ئەوەمان کرد کە لەو عێراقە تازەدا کە بڕوای بە فرەلایەنی هەیە، بڕوای بە دیموکراسی هەیە، بڕوای بەوە هەیە کە هەموو خەڵکێک لەو عێراقە شایانی ئەوەن کە ژیانێکی شایستە بۆیان هەبێتن. ئێمەش وەکوونەتەوەیەک جەنابی سەرۆک من بۆ مێژوو منیش بۆ مێژوو ئەو قسەیە دەکەم کە چۆن دیفاعی لە مافەکانی نەتەوەی کورد کردووە بێجیاوازی دیفاعی لە مافەکانی نەتەوەی تورکمانیش و لە کلدانسیان ئاشووری لەوانی تریشی کردووە. ڕژەم ڕووخاو لە 2005دا دەستوری نوێی عێراق پەسەند کرا. لە دیباجەی دەستورەکەدا هاتووە کە پابەندبوون بەم دەستورەوە مەرجە بۆمانەوەی عێراق بە یەک پارچەی. لەوبارەیەوە بارزانی لە لاپەڕە 49 کتێبەکەیدا نووسیوێتی. لە ڕاستیدا ئێمە لە کاتی نووسینەوەی دەستوردا ئەو نیگەرانیەمان هەبوو کە هیزری شۆڤێنیەت لە عێراقدا بەردەوام بێت. بۆیە ئەوەمان وەک بەربەستێک دەدیت بۆ ڕێگەگرتن لە گەڕانەوەی بیری شۆڤێنێت و خۆسەپاندن. من ڕۆژەکانی ساڵی 2005 وەکو وەفدی پەرلەمانی کوردستان بۆ پاڵپشتی لیژنەی نووسینەوەی دەستور کە ئێمە لە بەغا بوون ئێمە بەو ئومێدە چوو بوون کە بتوانین فعلەن عێراقێکی دوای دیکتاتۆریەت بۆ زیاتر لە 30 ساڵ عێراقێکدا بمەزرێن بناغەی عێراقێک دابنێن بە هەر هەمومان بە هەموو خەڵکی عێراق بەسەرجەم نەتەوە ئاینەکانیەوە بۆی بناغەیەکی هەریچ نەبێت لەسەر هەندێ ستونی دیموکراسیەت دابڕێژرێ. بەڵام ئەوەی ڕاستی بێ من خۆم و جەنابی کاک مەسعود لە زۆرێک لە فرسەتەکانە باسی کردووە ینی ڕۆژانی یاخود سعاتەکانی کۆبوونەوەکانی لیژنەی دەستور لە بەغدا بەڕاستی هەرخۆیان هەندێک لایەنە عەرەبیەکان بە تایبەتی شیعەکان و هەروە هەندێک لە سونەکانیش دیاریان دەکرد کە زۆر جار بووە کە بۆ نمونە مادەیەک دەنووسرا بڕگەیەک دەنووسرا کە تا دەبردرا بۆ تەبعکردن دەهاتوە گۆڕی ویانە. یعنی ئەمە خۆی لە خۆیدا ئەمە ئیشارەتێک کە سیگنالێکە کە ئەم خەڵکە ڕازگۆنین لەگەڵ ئێمەمانە. ئەو کاتە کورد پێگەچی هەبوو پێگەچی بەهێزی هەبوو چکە ئێمە ناوچەیەکی ئازادکراومان هەبوو خۆشمان ئازادمان کردبوو. ئەوەندە ئەگە پێشیان داگرتنی بۆ دەرەجە پێیاندا نەگرێت خەکەوە بوو کە دەستورەکەی پێنووسراوە. یعنی کورد ئەو کاتە هێزێکی هەبوو. بەڵام کە دوایی کە سەیری دەکەن عێراق خۆی کۆ کردوتەوە بۆتە خاوەنی سەروەریەکی خۆی هێزێکی هەیە لەولاوە تۆ ناکۆچی لە ناوخۆ زۆرە بە تەنیا ناتوانانی ئەو بەرامبەریان بۆسی ئیتر تۆ هەر داوای دەکەی ئەوان بە نەزەر ئەعتیباری وەرناگرنیان هێمانی دەکەنیان بیانت بۆ دەدۆزنەوە. من لە بەغا بووم کێشەی گەورەی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق بووە نەنگی خۆمان دەڵان کێشەی گەورە ئەو بۆ بڕوان بە فیدرالی نییە قەتی ژناڵیم فیدرالی تۆ قەت گوێ لێ بۆ عەرەبێ بڵێ عێراقی فیدرالی قەت گوێم لێ نەبوو هەر کورد دێڵێ پاژەوە بڕواشیان بەوەنە بۆ هەریم دەسەڵاتی هەبێ ئەیانویست دائیمە محاولیان کردۆ کەمی کەنەوە بڕوایان بەوە نەبووە کە تۆ حەقی ئەوە تەبێ ئەگەر 2 تەقسیم 3 محافەزە دژی قانونی بوون قانونەکە تێنەپەڕێ دائیمە وتویانە ئەم دەستورە نووسراوە زمانی ئەمریکی کورد فایدەی کردووە ئەمە ئێستش ئەم قسانە هەیە لەبەرەوە ئەساسی کێشەکە ئەوانن. لە دوای 2023 هەموو کورد بە یەک ریزی تەبعاً بە هەموو هێزەکانەوە بە جۆرێک چوونەوە بەغدا کە دووبارە عێراقێک دروست بێ لەسەر بنەمای شەراکەت و بنەمای پێکەوە ژیان و بنەمای دانان بە مافی یەکتر. ئەمە وەکو بڵێ دەرچوو منتەڵەقی ئیشکردن بوو لەگەڵ عێراق و دووبارە بوو ناناوی عێراق بوو. ئەو بوو دەستوری 2005 لێ هاتە دی و ئەو دەستورە هەموو کوردش دەنگی بۆدا بە خۆشحاڵیەوە چاوەڕوانی ئەومانە کرد کە ئەم دەستورە جێبەجێ بکرێت. بۆیە
ئەگەر تەماشا بکەیت لە زۆر شوێنە کاک مەسعود باسی ئەوەکە کە عێراق پابەندی دەستور نەبووە. کۆتاییەکانی 2015 دوای ئەوەی کەوا لە 2023 تا 2015 هەموو هەنگاوێک و نیەت پاچیەکی سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر بە حکوومەتی عێراق ئاشکراکە هەموو هەوڵدانێک لە بۆ ئەوە پێشاندا کەوا کوردیانەوەی ئیمجا ئەو جارە بە ماپەڕەوەکانی خۆیان شادبن لە ناو عێراقا هاوکار بوون لە بنیاتنانەوەی عێراق هاوکار بوون لە دروستکردنەوەی عێراق بەڵام لە دروستبوونی بێئومێدیەکی تەواو لە تەمیشکردنی کورد لە قبول نەکردنی پێکەوە ژیانی کورد لەگەڵ عێراقا لە پەراوێزکردنی میلەتی کورد لە قبول نەکردنی تەوافق ئەوانە هەموو بە شێوەیەکی عملی دەسەڵاتدارانی عێراق لە ماوەی 13 ساڵ ئەوانەیان سلمان لە دوای 2023 پرۆسەیە کاتە پێشەوە بە ئیدارەی ئەمریکا و بریتانیا و هەندێک وڵاتانی دیکەی دنیا و وڵاتانی ئەقلیمیش ڕازی بوون کە شەراکەت دروست بێ بەڵام شەراکەت دروست نەبوو هەموو هێزە سیاسەکانی کوردستانیش لە بەردەم دروست نبوونی شەراکەت لە عێراق بۆ بڕێبردنی دەوڵەتی عێراق بە معنای شەراکەت چی شەراکەت لە دروستبوونی دەوڵەت ینی لە بەڕێوەبردننی دەوڵەت لە ئەلیف تا یا چونکە ئەمە دابەش ناکرێت چەندین دۆسیەتەیە دۆسیەی یەکەم و دووەم و سێمان نییە هەموو ئەو دۆسیانەی کە کێشەی زڵم لە سەگەلی کوردستان دەبێت چارەسەر بکرێت پشتی کو ئەمریکا شیای ڕژێمە عێراقی بڕۆخینەتە لە ساڵا 2030 و دستوری نوێ عێراقی هاتی نوێسین لە 2005 و پتریە پێکهاتەیەن عێراقی پشکداری تێدەکیری مخابن ئالیێن شیعیان ئەوێ ئەوان خاڵێن و سەر ڕازی ببین لە کۆنگرێ 2002 لێڤە بین هەرێمی کوردستان چەندەها ساڵە کابینە لە دوای کابینەدا خول لە دوای خولی پەرلەمانی عێراقدا بەداخەوە هەمیشە سیاسەتێکی خراپ بەرامبەر هەرێمی کوردستانیان بەکارهێنا بە تەواوی پێکاتەکانەوە هیچ کاتێک ڕێز لە یاسا و دەستوری هەمیشەی عێراقدا نەگیراوە بۆ مێژوو من دەیڵێم ئەگەر جەنابی سەرۆک نەبووە و ئەو جەنابی سەرۆک ئەو هەوڵە جدیانەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی نەبووە ئێوە زۆر ئاستەنگ بوو کە ئێمە وەکو تورکمان بتوانین ئەو مافانەی کە ئێستا لە دووتۆی دەستوری عێراقیدا چەسپاوە بەم شێوەیە بچەسپێت. وەختێکی داک و حکوومەتە بەغدا گەلێک لاواز ببوو جناب مسعود بارزانی جناب امام جلالی و احزاب دیگه بچن جینوسایدا و انفالا و کشتنا و وان قوناغت تجی زحمت دان سر میزا دانستاندنه من خب اگه دیده که سوسیولوژی تماشا بکن چه بید گم نتوه گم ملت گم دولت شیانت قوناغ تو صدا بشتی و همی زحمت و خوینه به هند سر میزا دانستاندنه و بحثش دموکراسیت بگن و ببین یعنی بشوازه که سردمیانه بشدار ببین گل حکومت بجنه که حدودت مدکی بنا یعنی من ابدید گله که مهم ام پرتو که دا وکو نویسارت بیشت و همجی واقع اوه چکن دکومنتید وی کنفرانسیت هایی جوهری آخفتنا مسعود بارزانی نتول وکرنه نوکو در برین جد کتن بیشت اگر ام طولال ایکودو وکین کسکش من نامینتن لە ماوەی هەشتا ساڵی ڕابردووی ئەزمونمان لەگەر حکومداری سوننا کە بەردەوام ئێمە لە ئێش و ئازاردا بووین لەو کتێبەدا ئەوە هەمووی ڕەنجی داوەتەوە دیارە ئێمە هەوڵمان داوە وەکو کوردبیر لەوە کراوەتەوە کە شیعی عێراق کە خۆی بە مەزلوم دەزانی ئێمەش مەزلوم بوون دوو مەزلوم ئێمە هاوپەیمانی یەکتر بین حتمما مەزلومیەتی ئێمە لەبەرچاو دەگرن بەڵام لە 2003 تا 2014 کە شەڕی داعشی هەرگیشتا پاشتریش حکوومەتی عێراق لەو پەڕی بێتوانایی و بێهێزی بەردەوام هەوڵی داوە خواستەکانی خۆی بسەپێنێتە سەر سەرکردایەتی سیاسی کوردستان سەرگەلی کوردستان جەنابی سەرۆک بانگی کردم و داوای کرد کە ئێمە وەکو تورکمان من بە تایبەتی کە ئەندامی شاندەکە بووم شاندە باڵاکە بووم کە داخوازیەکانی خۆمان بنووسین و بۆ ئەوەی جەنابیان
بیخاتە ناو دەستورەکەەوە هەندێک خەرکی مەحەتان و نزانێت سەرۆک ئێکامین کەسبی 2023 البغدا تأكيد كر ناف بيك هوتا وطيبت وك أم مسيحي يعني حسيب كان شيعة وسنة ندفيان كان كلداني سرياني آشوري ناف دستور عراقي سروك إيكامين كهزبي وإصرار سرجيكر اف بيفا وك مسيحي كلداني سرياني كلا سر دستور عراقي ومالويري گرنگی ئەم کتابە زۆرێک بۆ مێژووە پند دووانە وەربگرین و بۆ مێژووە خۆمان ئامادە بکەین بۆ ئایندە و بۆ مێژووە بزانین ڕاستیەکانی مێژوو و چی کرایە و چۆن کرایە و هەر شتێک بۆچی ڕووداوە و چۆن ڕووداوە و فاعلین یاریکەرەکان کێ بووینە و کێ دۆستی ڕاستەقینەیە و کەلێنەکان لەکوێنە و کەم تەرخەمی لەکوێیە و خەلەلی ئێمەی ناوخۆ چی بووە لەو تاریخە هەموو لە لاپەڕەهەژدەدا بارزانی پرسیارێکی گرنگ دەکات کە دەڵێت باشە دوای ئەو هەموو نەهامەتی و ئازارە بێسنوورە بۆچی ئامادە نین شەراکەتی کورد لە دەوڵەتدا قبول بکەن ئەگەر ئەوان شەریکیان نەوێت کورد دەبێت چی بکات ئایا وەکو پاشکۆ لەگەڵیاندا بمێنێتەوە لە بەشی سێمی ئەم زنجیرە ئەڵقەیەدا وەڵامی ئەو پرسیارە جەوهەریە دەدرێتەوە کە بۆچی کورد لە عێراق ناومێت بوو